ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی ئەو کارانم گەشتی هەواڵەکانی کاژمێر 2تان پێشکەش دەکەین. لە شاری مارسیلیای فەڕەنسا پێنجەمین فەستیڤاڵی کەلتوری کوردی سینان دەرسیم بە بەشداری هەزاران کەس ئەنجامدرا. فێستیڤاڵەکە بە فولکلۆری کوردی و کۆڕۆی تەفچاند ئەنجامدرا و ئاهونەرمەندان بەرەحمەکانیان پێشکەش کرد. هەروەها پەرلەمانتاری دەمپارتی عومەر ئۆجەلان بەشداری لە فێستیڤاڵەکەدا کرد و تشکیشی خستە سەر پێشاتەکان پێویست بە پرسی کورد و گرنگی کۆبوونەوەی کۆمۆسیۆنی تورکیا لەگەڵ ڕێبار ئۆجەلان و هەروەها پەیامی ڕێبەر ئۆجەلان خوێنرایەوە و بەشداربووان باوتنەوەی دروشم وەڵامیان دایەوە. هەروەها ستاندی مانگی سوور و ستاندی کتێب لە فێستیڤاڵەکەدا دانرابوو کە ستاندی مانگی سوور زانیاری سەبارەت بە ڕەوشی پەنابەرانی کورد کە بەهۆی ئاوارە بوونەوە لە هەلومەرجی سەختدا ژیان دەکەن دەیدایە بەشدار بووان. ئەندامی کوردیناسیۆنی کۆمەڵی گەنجان چیا ڕزگار شەهریبان ئاکین لەیلا ئاجار نازلی تاشپێنار و زیلان ئۆلدۆی شاهین کە بەم دوایانە شەهید بوونیان ڕاگەیاندرا لە شاری لاری ئەڵمانیا بە مەراسمەیەک یادکرانەوە. نزیکی 150 کەس بەشداریان لە مەراسیمەکە کرد کە بە پێشەنگایەتی ئەنجومەنی ژنانی لار و ئەنجومەنی گەلی کورد ئەنجامدرا. هەروەها لە مەراسیمەکەدا لە بنەماڵەی شەهید چیا ڕزگار ئاوتیان پێشکەش کرد و لەسەر ناوی تەفگەری ژنانی کورد و تەفگەری گەنجان و کۆماویش وتار پێشکەش کرا. دواتر سینەفەزیۆنێک دەربارەی ژیانی شەهیدان نیشاندرا و مەراسمەکە باوتنەوەی دروشم کۆتایی پێهات. کۆمەڵی ڕۆژنامەنووسانی دیجلە و فورات دەفەگە ڕۆژنامەنووس سەید ئەفرەنی بەبیرهێنایەوە لە ڕاگەیاندراوێکدا لە ساڵ ڕۆژی شەهید بوونیدا ڕێگەیان ئەو یادەوەری و میراتەی کە لە دوای خۆی بەجێی هێشتووە لە تێکۆشانی گەلی کووردا دەژی. لە پەیامەکەی دەفەگەدا هاتووە سەیدە ئەفران با درێژایی تەمەنی خەباتی بۆ گەلی کورد کردو بە قەڵام و کامێراکەی ئەو شتانەی لە سەرانسەری کوردستاندا ڕوویان دەدا تۆماری دەکرد. سەرڕای هەموو سەختیەکان سەیدە ئەفران وازی لە بەرەکانی جەنگ نەهێنا و درێژەی بەو سەفەرە پیرۆزە دەدات کە لە ساڵی 1990ەوە لەگەڵ غوربەتلی ئەرسۆز لە باکوور باشوور ڕۆژهەڵات و دوجاریش لە ڕۆژاوای کوردستان دەستی پێکردو. ئەو شتەی کە گەلی کورد تیایدا دەژیا ڕاستی بەرخودان و تێکۆشانی گەلی کورد و کوردستان لە هێڵی چاپەمەنی ئازاددا بەڕای گشتی جیهان نیشاندا. لە ڕاگەیاندراوەکەی دەفەگەدا هاتووە سەیدە ئەفران لە کەلم تێکۆشانە پیرۆزەدا باوزە هەیەجان و پاوەڕەوە بەردەوام بوو چوە کاروانی شەهیدانی ڕاگەیاندنی ئازادەوە. ئەو یادەوەری و میراتی کە ئەم دەروێشەی ڕاگەیاندنی ئازاد لە دوای خۆی بەجێهێشت لە تێکۆشانی گەلی کورددا دەژی. بابۆنەی ساڵیادی دامەزراندنی پارتیەکێتی دیموکراتیک پەیەدەوە لە شاری سلێمانی بە دەست پێشخەری نوێنەرایەتی پەیەدا لە باشووری کوردستان ئاهەنگێک بە ناونیشانی بەڕۆحی یەکڕێزی گەلی کورد کۆمەڵگەی دیموکراتیک و برایەتی گەلان بۆ بنیاتنانی سووریایەکی دیموکراتیک بۆ گەل ڕێکخرا. نوێنەری پەیەدا لە باشووری کوردستان جاویدان حەسەن واگەیان ئەم ساڵیادە لە ڕێبەرۆ جەلان و دایکی شەهیدان و گەل پیرۆز دەکەم و ئاوتیشی هۆکاری دامەزراندنی پەیەدای کێشەیەکی مێژووی بوو بە تایبەت لە نێوان نەتەوەکاندا. هەروە دەشڵە لە هەر شوێنێک کوردی لێبوو بێت دوژمنی گەلی کورد هێرشیان کردوتە سەر و هەموو هەوڵی خۆیان داوە تێکمان بشکێنن، بەڵام ئێمە لەسەر بیر و فەلسەفەی ڕێبەرۆ جەلان و بەڕێخستنکردن و دامەزراندنی سیستەمێکی بەهێز کە هەموو نەتەوەیەک ڕۆڵی خۆی هەبێت کارمان کردووە. ئەو کات بەناوی ئەنجومەنی ژنانی پەیەدەوە بێریڤان محەممەد ڕایگەیان چەندە خۆمان پەروەردە بکەین و خۆمان بەڕێخستن بکەین، ئەوەندە لا دروستکردنی سووریایەکی دیموکراتیک و ناناوەندی نزیک دەبینەوە. بەناوی بنەماڵە شەهیدانیشەوە پاڤێ باهۆز وتەیەکی پێشکەش کردو لەلایەن نەجمە حەسووەوە وتاری کۆنگرەی ستاریش خوێندرایەوە. هەروەها بەناوی بەرەی پشتیوانی ڕۆژاوە لە باشوور ئیبراهیم فەرەج ڕاگەیاندراوێکی خوێندەوە. هەل لە درێژەی ئاهەنگەکەدا نوێنەری خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا محەممەد ئاڵا ڕێگەیان پەیەدە وەک پارتێکی ژیانی ئازاد هاتەبوون کە هەموو کەسایەتێکی جیاوازی لە نێو خۆیدا کۆکردەوە و ئەگەر چەند پارتێکی وەک پەیەدا لە جیهاندا هەبێت ژیانی کوردان ئازاد دەبێت. هەروەها با ناوی بەرەی پشتیوانی ڕۆژاوە بەختیار مستەفاش ڕایگەیان بەهۆی خەباتی پەیەدە و ڕۆژاوای کوردستانەوە لە ئێستادا حکوومەتی نوێی سووریا دەبێت لە ڕێگەی دیموکراسی و دیالۆگەوە مافۆ گەلی کورد و پێکاتە جیاوازەکان دەستەبەر بکات بۆ بنیاتنانی سووریایەکی دیموکراتیک.
کۆمۆنی فیلمی ڕۆژاوە فیلمێکی لەسەر ئەو چیرۆکەی کا ڕۆژنامەنووس نازم داشتان گێڕابوویەوە بە ناوی هەواڵ بیراکۆ دروست کرد و بۆ یادی نازم داشتانی تەرخان کرد. فیلمی هەواڵ براکۆ چیرۆکێوی گرێدای چیرۆکێکی هەواڵ نازم داشتانە شهید نازم داشتان به چیرۆکاوی هەواڵ ئۆندەر وەرگێران سەناریۆیی بێبی هەوایی گەیشت دەستێ me پشتێکو گەیشت دەستێ me یان چیرۆکێکی باڵکەش بوو چیرۆکا دوو برایên ku destê Daişê de dîl hatine girtin û dijî çanda xwe dijî gelê xwe mesela tên perwerde kirin û dijî gelê xwe tên bikaranîn ama dawiya dawî jî lêgerî nevan حسرت وان بیرانی نوان با آوای پاراپسیکولوژیک مثلا حسکرین وان هفدو و خواه گهاندن وان چیروکه که خواه گهاندن وان هر دو براینه و ام 2024 هفته ماه 80 یعنی هفته طباخ ده مدرس فکر و هفته جوتمه دیجی 2024 یعنی فیلم ما قدیا یعنی دو ماه تقریبا دو ماه کشان مدرس فکر و ماه کجی حاضرتی آبی بو یعنی گشتی هم دکارم بیجن و کمینا فیلم روجاوا سه ماه ام به فیلم را مجلبون و ام هیوی و باور دکین کو ev film vek çîrok balkeş û bersivê pêwîstiyên hem hunera sînemayê hem civakê bibe vek nîşandana vî yekem jî em dixwazin festîvalê de bê nîşandan em halê hazir em hazirtiya festîvalê dikin festîvala navneteviya filma ya Rojava sêzdeyê meha mijdarê em dixwazin vek nîşandana vî yekem jî civakê xwe re parve bikin em hêvî û bawer dikin ku encamekî û xweş bibe û aliyê civakê be bê ecibandin. تۆڕی هاوپەیمانی 19 سەبارەت بە قەدەغەکردنی کۆنگرەی ڕۆژنامەوانی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە ڕێگریکردن لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکان لە هەولێر و سلێمانی بەبێ پاساوێکی یاسایی ڕوون پێشلکردنی ئازادی ڕادەربڕینە داوا دەکەین مەرجیبوونی مۆڵەت بۆ کۆنگرەی ڕۆژنامەگەری لا شوێنی کراوە و داخراودا لا ببرێت و ڕێکخراوەکان ئازادانە و بێ سەرکوتکردن کاری خۆیان ئەنجامدەن هەروەها تۆڕی هاوپەیمانی ئاماژە بۆش دەکات کە بەیانی ڕۆژی شەمەی 20 ئەیلول بڕیار بوو ڕێکخراوی پیشەیی مامۆستایان و دەستەی باڵای مامۆستایانی پێشەنگ و دەستەی داکۆکیکردن لە مافی مامۆستایان کۆنگرێکی ڕۆژنامەگەری ڕێک بخەن و یادداشتێک بخوێننەوە کە داخوازی پیشەی مامۆستایانی لە خۆگرت بوو بەڵام هێزە ئەمریکان ڕێگریان لێکردن هاوکات لە 9 ئەیلولیش بڕیار بوو ڕێکخراوی کوردستانی کۆنگری ئازادی و گۆڕانکاری کۆنگرێکی ڕۆژنامەوانی ببەستێت کە هێز ئەمریکان بە پاسایی نەبوونی مۆڵەت ڕێگەیان نەدا چالاکیەکەیان ئەنجام بدەن جاماژەی تۆڕی 19 لەلایەن کۆمەڵێک ڕێکخرا و داکۆکی کارانی مافی مرۆڤەوە دامەزراوە سنتەری مترۆ سەرپەرشتی دەکات و داکۆکی لە پرەنسیپەکانی جاڕنامەی گردوونی مافی مرۆڤ و بەڵگەنامە نێودەوڵەتیەکانی دیکەی تایبەت بە ماف و ئازادیەکان دەکات بە تایبەتیش بەندی نۆی جاڕنامەی گردوونی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان. جومانە غەلای گوتەبێژی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند هاوشێوەی هەڵبژاردننی خۆلی ڕابردوو ئەنجومەنی نوێنەران لەم خولەشدا سندوقەکانی دەنگداندا لە دەرەوەی وڵات دانانرێن و تەنیا دەنگدان لە ناوخۆی عێراق دەبێت دەشڵێت بەڵام ئەو پەنابەرە عێراقیانەی کا کارتی دەنگدانیان هەیە دەتوانن بگەڕێنەوە و لە پارێزگاکانی خۆیان دەنگ بدەن جاماژەی ئەمە دووەم خولە کە پرۆسی دەنگدان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دەرەوەی وڵات بەڕێوە ناچێت و کۆمسیۆن تەنیا لە ناوخۆی وڵاتدا ئامادەکاری بۆ پرۆسەکە دەکات هەڵبژاردننی خۆلی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیارە ڕۆژی 11 مانگی 11 2025 بەڕێوە بچێت. شاندێکی باڵای دەستەی سەربەخۆی مافی مرۆڤی هەرێمی کوردستان سەردانی لاهور شێخ جەنگی و پۆڵات شێخ جەنگیان لە گرتوخانەی کانی کۆمە کرد و ڕایانگەیان تەندروستی زیندانیان باشە و دەشڵێن سەرجەم گیراوانی لالەزار گوازراونەتەوە بۆ زیندانی کانی کۆمە کە ژمارەیان لە 200 زیندانی زیاترە
هەروەها شاندەکە ئەوەشی ئاشکرا کردووە کە لە دوای شەڕەکەی لالەزارەوە تاکو ئێستا کەیسەکان یەکلا نەکراونەتەوە بۆیە زیندانیان داوای یەکلاکردنەوە و جیاکردنەوەی کەیسەکانیان دەکەن بە ڕێگەی دادگا و لە کاتێکی دیاری کراودا. دەستەی مافی مرۆڤ بە ئەرکی خۆی دەزانێت بە دوواداچوون بۆ هەر کەیس و بابەتێک بکە لە هەر شوێنێک بێت و لە نزیکەوەش چاودێری ڕەوشی مافەکانی مرۆڤ و زیندانیان دەکات با گشتی و پشتگیری لە زوو یەکلایکردنەوەی دۆسی ئەو زیندانیانە دەکات لە چوارچێوەی ڕێکارە یاساییەکان و بنەماکانی مافی مرۆڤ. کەناڵی 15 ئیسرائیلی ڕایگەیان مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا گڵۆپی سەوزی بۆ ئیسرائیل هەڵ کردووە بە مەبەستی لکاندنەوەی بەشێک لە کەناری ڕۆژاوا بە دەوڵەتی ئیسرائیلەوە. دەشڵێن بەنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل هێشتا لە جێبەجێکردنی ئەو پلانە دوو دڵە. هەروەها کەناڵی 15 ئیسرائیل ئاماژە بۆش دەکات کە ڕەنگە نەتانیاهو ئەو بڕیارە بخاتە دوای پێشکەشکردنی وتارەکەی لە کۆبوونەوەی گشتی نەتەوەی گرتوەکان لە نیویۆرک، جێ ئاماژەی چەند کاتژمێرێک بە لەدەستپێکردنی کۆبوونەوەی لووتکەی دۆحا کە ڕۆژی 15 ئەم مانگە لە قەتەر بەڕێوە چوو، تیایدا وڵاتانی عەرەبی و ئیسلامی بە مەبەستی بنیاتنانی بەرەیەکی دژ بە ئیسرائیل ئەنجامیاندا. مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانی تەلەڤیڤی کرد و لەگەڵ سەرۆکوەزیران و بەرپرسانی دیکەی ئیسرائیل کۆبووەوە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.